ئازانی دەگرانترین فیلم کامانن کە زۆرترین پاری تێچووە بۆ دروستکردن. من میر عومەرم، ئەمە کورتە کلاکێتە لەگەڵمانە بن. لە پلەی دەیەم سێ فیلمانەیە کە هەرسێکیان هەمان بڕی تێچووە. پایرێت ئۆف دە کریبیان ئاتوورڵد ئێند 2007 بڵاوکرایەوە، جاستس لیگ 2017 بڵاوکرایەوە و ستار وۆرز دە لاست جێدای ئەویش بە ماشە 2017 بڵاوکرایەوە و هەرسێکیان 300 میلیۆن دۆلاری تێچووە. لە پلەی نۆیەم فیلمی ئەڤێنجەرز ئینفینیتی وۆر 2018 بڵاوکرایەوە 325 میلیۆنی تێچووە. لە پلەی هەشتەم فیلمی فاست ئێکس 2023 بڵاوکرایەوە و 340 میلیۆن دۆلاری تێچووە. لە پلەی حوتەم فیلمی ئەڤەتار دە وەی ئۆف وۆتە 2022 بڵاوکرایەوە 350 میلیۆن دۆلاری تێچووە. لە پلەی شەشەم ئەڤێنجەرز ئەگەڕێتەوانێ بەشی ئێند گەیم 2019 بڵاوکرایەوە و 356 میلیۆن دۆلاری تێچووە. و جارێکتر لە پلەی پێنجەم فیلمی ئەڤێنجەرز ئەیج ئۆف ئەڵترۆن 2015 بڵاوکرایەوە ئەویش 365 میلیۆن دۆلاری تێچووە. لە پلەی چوارەم دووبارە پایرێت ئۆف دە کریبیان ئۆن سترێنجەر تای 2011 بڵاوکرایەوە 379 میلیۆن دۆلاری تێچووە. لە پلەی سێیەم ستار وۆرز دە رایز ئۆف دە سکایوۆکە 2019 بڵاوکرایەوە 416 میلیۆن دۆلاری تێچووە. و لە پلەی دووەم فیلمی جوراسیک وۆرلد فەیلینگ کینگدم 2018 بڵاوکرایەوە 432 میلیۆن دۆلاری تێچووە. و لە پلەی یەکەم فیلمی ستار وۆرز دە فۆرس ئەوەیکن 2015 بڵاوکرایەوە و 447 میلیۆن دۆلاری تێچووە. پێمان بڵێ بینەری کام لەم فیلمانە بووی و پێت وایە شایانی ئەو پارەیە کە تیایدا خەرج کراوە. بیتانەچێت لایکەم بڕگێ بکەن، لە هاوڕەکانتان شێریکەن لەگەڵ فۆڵۆی هەژمار. من میر عومەرم، ئەمە کورتە کلاکێت بوو. سەڵام عەلیکوم.